ڕۆژی میلەتە ئەزانی چی بکە باشترە لەوە چۆن سەدام خەڵکی کە بەژێر خۆڵەوە بەخوای گەورە بەلای منەوە وایە ئاوەمان کە بەژێر خۆڵەوە ئەلەوە باشترە لەو بڕیارە باشترە ئەو عالەمە لەو ڕۆژۆ پێی ناخۆشە خەفەتەخوا ئەوەی ئێستا ئەمە دوو نەخۆشی وین خۆم نەخۆشەکەم دایکم نەخۆشە ئەنجا سبەی ئێمە بە تۆزێ مەعاشەوە کە بە 3 مانگ جارێکەیەوە بە 4 مانگ جارەکە خەڵگاوی داراکە ئەمە کاتی سەدامی ژەمە کراوە نەکراوە بەڕای من ئەوە نەکا بەڕای من هەرچی ئەو خەڵکایە کۆی کاتەوە بیکا بەژێر خۆڵەوانێ لەوە باشترە بەخوای گەورە زۆریش بەرەوەڵا زۆر با گرانی درا خەڵق فەقیرە مەعاش نییە پارە نییە بەچی بیرا خەڵق یاین نەخۆشێک بێت تێرە مەگە چاوەڕێ مردنکە بەچی عیلاج وەرگێ بەچی چارەسەری خۆی بکە ئەوە نەشت گرانارەوەڵا زۆر شت گرا ئەبێتە توجاری خەڵق لەکوێ بوو ئەو تەشتەکە داوەنیتە قورسە بێ لەسەر مسڵمانان لەسەر خەڵق بەچی پارە پەیاکە ئێستا گە حکوومەت شتێک یارمەتی یان چاو دێرێ بکە شتێک دابشکێنێت بەڵام دوو ڕۆژیکە ئەوەندە شت گرانە بێت لەسەر مسڵمانان کابراگە نەخۆش بێ بێ بە چاوەڕێ مردنکە نەک چارەسەر ناوەڵا ئەمە هیچ دەبەژەوەندی خەڵک نییە خەڵکە خۆی ئێستا ناتوانێن جاوسەکە نرخیش بەرز بێتەوانێ وەڵی ئێمە خۆمان دوانمان هەیە یعنی ئەو خوشکەکەم وڵی ئەوتانی قسەی بۆ ناکرێ ئەوە دەیستایی بن بۆ بەخشین لێرەوە ئەیبن بۆ فەحسێک بۆ بەخشین تێگەی یعنی معقولە لێرەوە فەحسێکی تیانە بێ بۆ بیشی بن بۆ بەخشین وەڵی بە حاڵە هێناومانە هەناسەی تونگ بووە هەر ناتوانێت قسەش بکە آخر چۆنە بێشتی وا کاکەمە وەڵی خوا بەرداری نییە ئەمانە ئەیکەن هەمووی لە خازانجی دکتۆرەکانە حال تەواو ناڕەخەدەین بۆ کاکە هیچ شتێکمان بۆ ناکرێەوە ئێمە بۆهۆی ئەمەوە نەبێ هیچ من 9 ساڵ و نیوە لە خستخانەی هیوە نەخێر بە هیچ نوێ لە بەرژەوەندی فەقیر نییە نەوەڵا بەرژەوەندی مەسئولی خۆیانە دەسەڵاتدارانی خۆیانە بەڵێ بە حەقەت وایە یعنی ئەو ئەرکێکی قورس زۆر قورس دەبێت بۆ هەموو نەخۆشەکان لە بۆی ئەو کەسانی کە نەخۆشن نەخۆشی درێژخایانن لێرە کە نەخۆشی درێژخایانن یعنی لە ڕووی باری داراییەوە خەڵکێکی زۆر لێرە ئەو خەڵکانی کە لێرن یعنی باری داراییان زۆر زەعیفە یعنی دەبێتە بارقورسی بۆ نەخۆشەکان هیوادارم وانە بێ بەڵێ بارگانێکی زۆر دروستەکان لەسەر نەخۆشە بێ بارێکی قورس لە بەرەوەی خەڵک ئەمڕۆ کەم دەرامەتە نەخۆشی زۆرە فەسوفساتی زۆرە دەرمانەکانی گرانن لە دەرەوە دەرزیوا هەیە بە $100 یا دەرزیوە تا 40-50 ئەوە سعر نزمەکەیەتی ئەنی بەڕاستی بارگرانێکی قورس لەسەر هاوڵاتی بەرەوەڵا بارگرانی دزەکە حکوومەت هەچی لە مەسڵحەتی خۆی بێ ئەوەکە حکوومەتی چی وەکەی حکوومەتی پێڵێ معاشی 3 مانگێک نایداوە لە ساڵەکە 3-4 معاشی خەڵک غەبر خۆم لەخوا بەزای خۆم دینارێکم نییە 100 خەڵک باشترش تێگەی کاک هیچ بکە خەڵک چی بێ بەخۆی بمرێ بکەوێت و یاڵە لا قوربان هەتا سەر ئێسقان ئەمە میلەتی خەڵق میلەتە بەڕاستی بەڕێم خەڵقە وای لێ هاتووە ئەوەی کە نەخۆشەکە بێ لەبەر ئەم کەسوکارەکەی توش ئەو نەخۆشە بێ خەڵق بێتاقەت بوو خەڵق بێنان بێ ئاوە بێ کەسا بێکارە باە هیچ شتێک نییە بەڕاستی کارێکیان کردووە خەڵق بڵا خەڵک ناخێنێکە وڵاتەکە بەجێڵێ بەڕاستی ئەم دوو زاڵمە هەر مەگەر ئەو خۆی گەورە نازان چۆن ماسیان بۆ بکە چۆن خراپ نییە دامایکی ئاوا کابرا هیچ ئێزە قزمێکمانێرە 250 پێ نییە تەماشاکە ئەوە 3 مانگە لێرێ ئەی خوا معقولە بە دەری کابراوتیکە نێڵم چێتەژەوە یارمەتی شتێکی نییە بەرەوەڵڵا هاتوو لێرە هەر ڕۆژێ بە ناوێک و باجێک لەسەر خەڵک داهانی یعنی ئەمە خۆی خەڵک خزمەت گوزارێکی بەوە نییە جای سەگەربیش کا بە پارە و یانی چەند بەرامبەر زیادیکە خەڵک لەکوێ بوو من ئێستا لێرە دەرزیەک لێرە کە نەبێت ئەبێ لە بازار $600-700 پێ بم ئەی خەڵک ئەوە بەچی بکڕێ چۆن بیکڕێ لەکوێ بێنێ